ئەتەوێت سەفەرێ بکەی باشترین کات بۆ ئەوەی سەفەرکەی ئەم سێ کاتەیە باشترین کات بۆ ئەوەی سەفەرکەی ئەم سێ کاتەیە یان بەیانی زوو یان لە کۆتایی ڕۆژ یان لە کۆتایی شەوایە بۆ لەم سێ کاتێ ئینسان نەشاطی هەیە لەم سێ کاتێ ئینسان نەشاطی هەیە بەڵام تۆ فەرمووی نیمەڕۆ سەفەرکە مومیل لە بەڕاستی من خۆم سەفەرم کردووە نیمەڕۆ بێتاقەت بوومە بەڵام وەکەوە نییە بەیانی زوو دەرچی شەبق بەیانی دەرچی سەعات 6 بەیانی 5:30 دوای نوێژ بەیانی دەرچی ئەو سەفەرە ئینسان گورج و گۆڵە بێت چالاکە بێت نەشاطی هەیە سەفەرێک 3 شەو دەرەچی 2 شەو دەرەچی جیاوازە لەوەی نیمەڕۆ دەرچۆ بڕۆ بۆ بەغا قورسە وەکەوە نییە کە تۆ سەعات 3 شەو دەرچی 4 بەیانی دەرچیت